ئێمە لەنێو بەشی شێوەکاری کۆلێژی هونەری زانکۆی سلێمانیان وەک دەزانین ئەمڕۆ پێشانگەی هاوبەشی هونەرمەندانی عێراق کراوەتەوە لەنێو زانکۆی سلێمانی کە ئەو هونەرمەندە شێوەکاران و نەهاتانەی کە هاتوونەتە ئێرە لێرە پێیان خۆش بووە کە بەرهەمە هونەرەکانی خۆیان لە تابلۆ لە کاری دەستی لێرە لە سلێمانی نمایشکەن. پێشانگاکەش بە ناوی نەسمات بەغدادیە فی سەما سلێمانیە پێشانگاکەیان کردوتەوە دروشمی پێشانگاکەیە. ئەمڕۆژ ئێمە وەکو ستافی پرۆگرامی کورسات مەگەزین لە نزیکەوە هەرێک لەو هونەرمەندە شێوەکار و سەرپەرشتیاری پێشانگاکە دەدوێنین تاوەکو بزانین بە چه ئامانجێک ئەم پێشانگایان لە شاری سلێمانی کردوتەوە. لەگەڵمان بن. بسم الله الرحمن الرحيم. هذا معرضنا العاشر تجمع فائدة الثقافة والفنون. المعرض بعنوان نسمات بغدادية في سماء السليمانية. طبعا احنا جدا سعداء. بناوی خوای گەورە ئەمە دەمین پێشانگامانە لە کۆمەڵی فادیە بۆ ڕۆشنبیری و هونەر و پێشانگاکە بەناوی شنەبایی بەغدادیە لە ئاسمانی سلێمانی. ئێمە زۆر دڵخۆشین بە ئامادەبوونمان لەم شوێنە جوانە کۆلێژی هونەرە جوانەکانی زانکۆی سلێمانی. هەروەها سوپاسی هەموو لە پرسراوان دەکەم بە هەماهەنگیان لەگەڵمان. ناوڕۆکی پێشانگاکە بریتیە لە گزارشکردن لە فۆلکلۆر و شارستانەتی بەغداد و عێراق هەروەها هەرێمی کوردستان. ئەو کولتورە فۆلکلۆری کە زۆر جوان بوو. بەشداربوونی پێشانگاکەش پێکاتب بوون لە 40 بەشدار بوو ژماری تابلۆکانیش 50 دانە بوون. ئێمە لە بەغداد مۆزەخانەی پێکەرەکانمان هەیە تایبەت بە کللتور و فۆلکلۆری بەغدادی. من پێم خۆش بوو بیرۆکەکەی بکەم بە تابلۆ و بە خۆشحاڵیەوە سەرکەوتوو بووین لە بەغداد و سلێمانیش و ئەمڕۆ نمایشی دەکەین. پێم خۆشە لە هەموو پارێزگاکانی سلێمانی پێشانگاکەمان بکەینەوە. بەڕاستیدا من یەکێکم لەو کەسانی عاشقی سلێمانی و خانەکەی بە کەسوکاری خۆمیان نەزانم دڵخۆشم بەم هەنگاوە. محافظات العراق إن شاء الله. طبعا أنا من عشاق مدينة السليمانية وخانقين بصراحة أعتبرهم أهلي. دەربارەی چیرۆکی ئەم پیاوە و بەلەما پێمان خۆشە چیرۆکی ئەم پیکەرەی خۆتمان بۆ باس بکەیت. هنا أنا شاركت في عمل هو نقل الفلكلور أو الحضارة العراقية اللي هي موجودة بالأهوار في مدينة الناصرية. من لێرە بەشداریم کرد لە ئاڵوگۆڕی هونەری و فۆلکلۆری هەروەها شارستانێتی عراقی کە لە شاری ناسریە بوونی هەیە. بە جۆرێک ئەو خەڵکەی لەوێن جۆرێک لە ئاوێتە بوونیان هەیە لەگەڵ ژینگەی ئەهوار لەگەڵ بەلەمە دەستیەکان بە تایبەت. هەم مرۆڤانەی کاتێکی زۆر لە ڕووبارەکاندا دەمێننەوە و جۆرێک لە ژیانکردن دروست دەبێت لەگەڵ ئەو بەلەمەی پێیەتی. ئەوە بەڕوونی دەبینین چۆن خۆشەویستی و هاوڕێتی لە نێوان ئەو پیا و بەلەمەکەی دروست دەبێت. هەروەها سەرنجی ئەوە دەدەیت کە ڕاوەستانی لە تەنیشت بەلەمەکەوە پڕە لە هەست و سۆز و وەفاداری. لە چەندین ڕۆمان و هۆنراوەشدا بە نمونە باز لەو جۆرە هاوڕێتی و وەفاداریە کراوە کە دروست دەبێت. کەسەکە خزمەتی بەلەمەکە دەکات و ڕەنگی دەکات. مشحوف طر الهور اكو فد يعني كلمات وشعراء تغزلوا بهاي مفردة المجحوفية. سپاس هەنگاوێکی جوان لەلایەن تەجەموعی فادیە بۆ کردنەوەی ئەم پێشانگایە ئەمڕۆ کە کۆمەڵێک بەرهەم لە تابلۆ لە پەیکەر لە سیرامیک لێرەدا ئامادەیە کە ئەمە جێگەی خۆشحاڵیە گۆڕینەوەی کولتور زۆر گرنگە. شارەکانی عێراق هەمووی بە تێکڕا کارەکان بێن بۆ ئێرە
ئێمە بیبێن بۆ ئەوێ ئەوە خۆشەویستی و جوانی دروست دەکات.